مامەسا لە دوای ڕووداوانەوە جۆرێک لە جەنگی ڕاگەاندن لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستانە سەری هەڵدا کارگەیشتە جەنگی داوای لێبوردنکردن کە هەردوو لا داوایان دەکرد داوای لێبوردن لە یەک بکەن. تەسەوری تۆ چییە؟ تۆ پێشببینیت چییە بۆ چارەسەری ئەم دۆخە؟ پێ دوای ئەم دۆخە کۆتایی دێدیان پێشببینیەکانی تۆ چین؟ من پێشببینیم ئەوەیە ئەوەلەن کە دوایەوەی احتیلالە ڕواتەوە ملیشکێ بە تەواوی لە ناوچەکە دەرەچێ هێزەکان هەردیسان بە یەکترە کێشرێنەوە چونکە نە دەوڵەتی قانونیان دروست کردووە نە احترام لە سنووری یەکتریە گرن نەبوار بۆ یەکتریەکەنەوە کە بە ئازادی تعبیر و ئازادی کۆمەڵکاری بێنە پێشەوە لەبەرەوە هەر لە نێوانی کورد خۆیان نابێت دیسان من پێم وایە شەڕی یەکێتی و پارتیش دروست دەبێتەوە شەڕی پارتی و گۆڕانیش دروست دەبێتەوە شەڕی ئیسلامیەکان و پارتیش احتیمالیان ئیسلامیەکان و یەکێتیش هەر دروست دەبێتەوە هەروەکو کە لە نێوانی مقتەدا سەدر و لەوانەیە نووری المالیکیە مقتەدا سەدر و مەجلس ئاعلا دروست ببێتەوە بە هەمان شێوە لە نێوان تەرەفە سونیەکانیش بە هەمان شێوە چونکە خودی پێکهاتە کە هیچ کەسە نهاتەوەکو زمانی یەکەمی ئیستعماری بەریتانی کە هات عراقی دروست کرد پێکهاتەکانی لێک نزیک کردەوە بۆی مستەقڕتر ببێ بەڵام ئەم تاغوتانەی ئەمریکا کە هاتن هەموو لە تێکیان لە تێکی لەت کردەوە دیسان لەبەرەوە خەڵکەکە بۆ خۆی ئستعدادی هاوسۆزی یەکتری زۆر کەم بۆتەوە بۆ یەک لە یەکەش لە پارتیەکرێ پارتی ئەبواە لەگەڵ ئەم بارودۆخانەی کە ئەگۆڕێ لەگەڵ ئەوەی هەفتەی شوباتە لە سلێمانی کە ڕوویدا لەگەڵ ئەو ئوسلوبە قەزافیانەی کە ڕەفتاری کردەوە لەگەڵ خەڵکە وایە سلوکی بگۆڕێ نەگووا بزانێ وەکو عەلی عەبدوڵڵا ساڵح و بەشار ئەسەد بۆ یەچێتە سەر ئەنجا ئەم ڕەفتارەی ئاخری کە لە بەرامبەر بە یەکگرتو کردوێتی خۆ معناوانێ بە یەکگرتووی کردووە بووکە لەگەڵ تۆمە و خەس و تۆ جۆر لێ یعنی هەر کەسێکی تر دێ ئەوە ئێمە سمێڵوا بڕمان زۆرە بتوانێت مەقڕی بسووتێن و بتوانێت لێدا و بتوانێت ئەو ئوسلوبی کەمال و مارفە لەگەڵ خولە چەخماخەیە بەکاربێنێتەوە ئەمە زۆر عیبە بەڕاستی ومن طبعا تەیدی ئەوەش ناکەم شەڕ لە نێوان کووردا دیسان دروست بێتەوە چونکە من بۆ خۆم ئەزانم وەختێک کە شەڕەکان دروست دەبوونەوە لە یەک کاتە ئێران لە کەس نەزان و یارمەتی یەکێتیەدا لە ناو هەولێریشە یارمەتی پارتیەدا لە قەڵاوە لە کاتێکە ئێمە و یەکێتی شەڕمانە بوو لە یەک کاتە ئاغای حشتریەک لە لای ئێمە بوو ئاغای مزعیجیەکیش لەو بەر بوو کەوا بوو هەر شەڕێک ببێتەوە لە ناو کووردا ئەم زل هێزانی دەور و بەرمان دیسان دەستی تێخەنەوە بۆیە زەبتن نەفس بەڕاستی جێی خۆیەتی ببێ بەڵام خۆمە معنای وان نییە من دان بە خۆما بگرم لەسەر پێشێلکاری حقوقەکان پارتی پێویستە بە هەستی مەسئولیەتەوە ڕەفتارکە پارتی حیزبێکی گەورەیە پارتی ڕئیسی پارتی بۆ خۆی ڕئیسی ئیقلیمە بە حساب لەبەرەوە بێ بەجانێکی مەسئولیانە تەسەڕف بکە خۆوان نەزانێ ئێستا شەڕە قۆچەکانی بەر جوقد و جوودە لەو شاخ و چێوانە بە یەکتری بچێشنەوە لەبەرەوە منەوە ئەزانم یانی هەستی مەسئولیەتێکیان زیاتر پێویستە تیابێ و پارتی نەک بەسەرت بچێشێ و دوای بڵێتەوە داوای لێبوردنەکەم نابێن نەهێڵە حەدەسەکان ڕوو بدەن بە هەموو شێوەی گەیتوانی کۆنتڕۆڵ بکە نەکەوجم کاتە سەر یەکگرتوو خەڵکێک لە ناو یەکگرتووە لە ناو مەقەڕەکانیان بسووتێ قورئان بسووتێ هەرچی مقەدەسات هەیە بسووتێ هەزار جنێو بەخوا بدرێ خەڵک ئەمە چۆن لە پارتی قبوڵەکە تۆ بۆ ئەو پێشببینیت هەیە کە پێت وایە جارێکتر شەڕی ناوخۆ لە کوردستان دروستە بێتەوە من لەبەرەوە پێم وایە چونکە سنوورەکان ناپارێزرێن ینی کابرا چۆتە سەر دەسەڵات و ئیتر هەیەوەکو قەزافی هەتانەی هێن نەخوارەوە نێتە خوارەوە هەیەوەکو عەلی عەبدوڵڵا ساڵح هەتاکو ناشرین نەبێ و پەنجەیە پەڕێ و تەقینەوە کاتە ئەگاتە ئەنجا واز دێنێ ناکرێەوە کاکە ناکرێەوە خەڵکەش پێویستە ڕێگا بدا بەوانی تر باشە خۆ ڕزگاری خوازیە بەڵێ ڕزگاری خوازەکانیش لە ناوخۆیانە لە هەموو وڵاتانی دنیا زۆریان بە یەکتر کێشاوە بەڵام ئێستا خۆ سەردەمانی شاخ نییە بە یەکتر بکێشنەوە حیزبی بەعز دەستی تیانە هەبێ ئێستا خۆ مەفروزە خۆیان بگەنە نەتیجەیەک یعنی چی ئێستا ژێکیان قایم قامەتە عینەکەوی تریژەیکە یعنی چی هەتاکو ئێستا ئەم میلەتە ڕۆشنبیرەی کە باسیەکەی جەنابێت تەمەن بەلاشمەوە ڕۆشنبیرە ئەم میلەتە ڕۆشنبیرەی ئێمە یعنی چی هەتاکو ئێستا نازانێ میزانیە لەکوێیە نازانێ وەزارەتە چەندی وەرگرتووە چۆنی سەرف کردووە هیچ شتێک نییە باش ئەی وەزارەتی تەختیت و ئەم ئیعلامە دەوری چییە ئەمە دارەمانە هەمویان سەبەبن دوایەوەی هەموو خەڵکە لە زیندانەکانە ئەی کوا مافی ئێمە ئەی ئەو هەموو ڕەش و ڕوتە ئەنفالیان و کە نەفتەکارانەی هەڵەبجە و گازی کیمیاوی بۆ ئەوانە چیان وەرگرتووە ئەمە دوایەوەی لە خەڵک ئێستا لە قیاداتی خۆیان کەوتۆتە خوارەوە کەرتەنانە کەوتۆتە بەردەستی خەڵکی پێی وایە وەڵامە شتێکی زۆر گەورەی وەریگرتووە نا من پێم وایە پێویستە
میلەتی کوردیش قەباتەکەی بەڵێ ڕاستە خۆ منیش لەگەڵ تام ناڵێم وەکو زمانی حربی باریدە خەڵک جەبهە و چەکدارێکە بەرامبەر بەیەکتر بەکاربێنێتەوە بەڵام شێوازی پێکچێشرانەکە خۆشەر نیە وەکو ئەوانەی جاران بێ